بەناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز و خۆشەویست سەرڕای سەرکەوتنی جۆ بایدن کاندیدی دێموکراتەکان لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا تاوکو ئێستا دۆناڵد ترامپ ئامادەنیەدان بە شکستەکەی دابنێت و تەکید لەسەرەوە دەکاتەوە کە ساختەکاری کراوە و هەڵبژاردنەکە دزراوە. لە سەراستی هەرێمی کوردستانیش سەرکردە کوردەکان پیرۆزبایان لە جۆ بایدن کردو و هەندێک چەند بە هاوڕێی نزیکی خۆیان ناوبردووە. لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەرەوە دەکەین کورد لە کوێی سیاسەتی دەرەوەی ئەمریکادایە. جۆ بایدن شتێکی تایبەت بۆ کورد لە عێراق و لە سووریا و لە پارچەکانی دیکەی کوردستانیش دەکات یاخود تا لە ئاسی ناوخۆی هەرێم گەندەڵی و قۆڕفکاری دەسەڵات بەردەوام بێ هیچ لە دۆخی هەرێم دەگۆڕێت. بۆ قسەکردن لەسەر ئەم پرسە میواندارێک لە بەڕێزانمان کردووە بورهان شێخ ڕەوف نووسەر و چاودێری سیاسی لە ستودیۆی سەرەکی، هەروە لە سلێمانیەوە مامۆستا دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەکردایەتی کۆمەڵی ئیسلامی. دۆڕانی دۆناڵد ترامپ و برنەوەی جۆ بایدن لە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا بە بڕوای چاودێرانی سیاسی سەرەتایەکی نوێ دەبێت بۆ گۆڕانکاری لە جیهاندا. گەلی ئەمریکا و گەلانی جیهانیش خوازیاری شکاندنی ئەو بازنەیەن کە ترامپ لە ماوەی 4 ساڵی سەرۆکایەتی بە دەوری ئەمریکادا کێشای و دوژمنایەتیەکی گەورەی لەگەڵ وڵاتانی جیهان لێ دروست بوو. تەنانەت ئەمریکیەکانیش لە سیاسەتەکانی بێزار بوون. شرۆڤەکاران و سیاسەتوانانی جیهان لەو بڕوایەدان سیاسەتی جۆ بایدن نەرمتر دەبێت بە جۆرێک ئەوەی ترامپ لە ماوەی 4 ساڵی ڕابردوو خراپی کردووە. جۆ بایدن هەوڵی چاکردنەوەی دەدات. هەرچەنە ترامپ زۆر شتی تێکداوە، بەڵام ئەوەی کە لە بروسکەی سەرۆک و بەرپرسانی جیهان تەنانەت یەکێتی ئەوروپا ناتۆ هەموو هیوای ئەویان خواست کە ئەو پەیوەندیانەی کە پێشتر لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەیان بووە بۆ پاراستنی ئاشتی و هاوکاری نێوانیان سەر لە نوێ دەست پێ بکاتەوە. ئەوەش نیشانەیەوەیە کە هەمووان چاوەڕێ ئەوە لە بایدنەکەن کە سیاسەتێکی ئارام و لەسەرخۆ بگرێتە بەر و هەموو ئەو کێشانێک کە هەیە لە دنیا بە ڕێگە چارەیەکی دیبلۆماسیانە چارەسەریان بکرێت، نەک بەو شێوەیە کە سەرمایەدارێک بیری لێ کردەوە کە ترامپ بەداخەوە هەموو ئەو چارەسەری دنیای لەوە ئەبینی کە چەندە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە ڕووی ئابووریەوە قازانجەکە بەس تەنها ئەوەی لە بەرچاوە گرت. پێچەوانەی سیاسەتەکانی ترامپ پێدەچێت ئیدارەی بایدن زیاتر گرنگی با سیاسەتی دەرەوە بدات و لە ناویشاندا عێراق و ناوچەکە بەتایبەت لە ڕووی پرسەکانی مافی مرۆڤەوە بە جۆرێک ئەو وڵاتانەی کە ترامپ سیاسەتی نەرم و دۆستانەی هەبووە لەگەڵیان لە ئیدارەی بایدن پێچەوانە دەبێتەوە و لەگەڵ ئەوانەدا نەرمتر دەبێت کە دژی سیاسەتی ترامپ بوون. چاوەڕوانەکرێ ئەو گۆڕانکارانەی کە لە سیاسەتی دەروی ئەمریکا بە تایبەتی لەسەر بایدنە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و هەرێمی کوردستان و عێراق ڕووبە بریتە لە گۆڕانکاریکردنیان شێوازی مامەڵەکردنی ئەوان لەگەڵ دامەزراوەکانی دەوڵەتە و گەڕانەوەی ڕێز و وەزن بۆ دامەزراوەکانی دیموکراسی هەم لە عێراق و هەم لە هەرێمی کوردستان و بایەقدانی زیاتر بە پرسەکانی مافی مرۆڤ و بە مەسەلەی هەڵبژاردن بەتە بابەتە ناوخۆیەکانی عێراق و هەرێمی کوردستان جارێکی دەبێتە جێگەی بایەخی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و پێچەوانەی ئیدارەی دۆناڵد ترامپەوە کە کەمتر بایەخی بابەتی دۆخی ناوخۆی و پرسی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و دیموکراسی ئەیە. بۆی ئەمە خەبەرێکی خۆشە بۆ ئازاری خوازان و کۆمەڵگەی مەدەنی و هەروەها گۆڕانکاریش لە مامەڵەکردن لەگەڵ نەیارەکانی ئەمریکا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەوانە ئێران و دۆستەکانیان لەوانە سعودی ڕوئەدا ئەو نزیکایەتیە زۆرەی ئیدارەی ترامپ هەیبوو لەگەڵ سعودیەکانە چاوەڕێ ناکرێت لە ئیدارەی بایدنە بەردەوام بە تایبەتی لە پرسی مافی مرۆڤ هەندێک فشارەخە بەسەر لایەنی سعودی. هەروە پشتگیری دارایی و سەربازی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراق زیاتر ئەبێ ڕەنگە هێزەکانیان کەمکەنەوە بەڵام بە مروری زەمان بەڵام پشتگیری دارایی کەم ناکەنەوە، پشتگیری ئابووری زیادە بێت. بە بڕوای چاودێرانی سیاسەتی 4 ساڵی ڕابردووی ئیدارەی ترامپ سیاسەتێکی بازرگانی و هەلپەرستانە بووە. ترامپ بۆ بەهێزکردنی ئابووری ئەمریکا ئەوەی هاتە بەردەمی لای برد
بۆ گەیشتن بە ئامانجەکەی بەبێ گوێدانە پەیوەندیەکانیان لەگەڵ وڵاتان و پەیڕەوکردنی سیاسەتی ئەمریکا کە تەنانەت ئەمریکیەکان و ئەنجومەنی پیرانیش بێزار بوون لە سیاسەتەکانی ترامپ بەڵام هەڵبژاردننی سەرۆکاتی ئەمریکا هەموو ئەو خەونانەی لە ترامپ سندەوە کە بۆ 4 ساڵی داهاتوو نەخشەی بۆ کێشا بوو. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز سوپاس بۆ میوانەکانمان کە بورهان بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان بەرلەوەی کە بچین سەر هۆکاریەوەی کە بۆچی دۆناڵد ترامپ ئامادە نییە دان بە شکست دابنێ تەرکیزێک بکەین لەسەر بڵین دەنگەکانی هەردوو لە چیمان پێ دەڵێن لە هەڵبژارنەکە هەم بایدن و هەم ترامپیش کە بڵین کێبرکێکی توندیان نەبوو. بەڵێ سەڵاو لە بینەرانی خۆشەویست بێگومان هەڵبژاردنێک کە لە ئەمریکادا کرا لە سێی ئەم مانگەدا ئەمە بۆ دەزانین لە ئەمریکا خاوەنی دەستورێکی کۆنا کە نزیکەی وا بۆ 200 ساڵ و قسوورتر زیاترە لە ئەمریکادا بۆ پیادە دەکرێەوە بە شێوەیەکی ئۆتۆماتیکی و بە شێوەیەکی ماتماتیکی لە کاتی خۆی داوە لە هەموو بار و دۆخە قورسەکانی کە بەسەر ئەمریکا هاتووە بەس ئەو کاتانەی کەوا شەڕی ناوخۆش بووە لە ئەمریکادا هەڵبژاردن لە وڵاتەدا دوا نەخراوە و لە کاتی خۆی داکراوە کە کۆرۆناش ئەمجارە بێگومان ئەوەی کە لە کۆرۆنا شاڕوویدا کەم ساڵ دەبینین لە مانگی دووە بە شێوەیەکی گشتی زۆربەی زۆری جیهان لە کرنتی نایە و کۆڕ و کۆبوونەوە قەدەغ کراوە بەڵام ئەمریکا هەر بە شێوەی تایبەتی خۆی و بە سنووردارکردنی هەموو بانگەشەکان و کۆڕ و کۆبوون و کۆنگرە حیزبەکان توانیان هەڵبژاردنەکە لە سات و کاتی خۆیدا ئەنجام بدەن کەمە گرنگیەکی ئەو سیستەمەیە لە بۆ ئەمریکا و بۆ درێژەدان و مانەوەی دەستا و دەستکردنی ئاشتیانەی دەسەڵات لە وڵاتە کە لەوانەیە سەرچاوێکی قووەتی نیزامەکەیان بێت. باشە بە زۆر کوژمارەکان سەرڕایەوەی کە دەیانگوودیان لە سای ترامپدا زۆر نائارام بووە ڕەگەزپەرستی بڵین تێڕوانینی ئابووری لەسەروی هەموو شتێکەوە باڵی بەسەر جیاندا کێشاوێ بەڵام هێشتاش هەر ژمارەکانی بایدن و ترامپ لە یەکەوە نزیک نەبوون. بڵێ ئەگەر بگەڕێینەوە بۆ پێش 4 ساڵ بەر لە ئیستا و کاتێکەوە ترامپ هاتە ناو دنیای سیاسەتەوە و خۆی کاندید کرد لەسەر حیزبی کۆماری ئەمریکا بۆ سەرۆکایەتی ئەمریکا ئەو کاتە بە شێوازێکی پۆپۆلیستیکە لە جیهاندا باوە کە بتوانێت هەست و مەشاعیری خەڵک بۆ شتانێکەوە هەموم و ئێش و ئازاری خەڵکن لەسەر ڕەگەزپەرستی لەسەر هەندێک شتی ترکە لە سیاسەتی پۆپۆلیستیدا هێتوانی کە لە ڕێگەی میدیا و ئەو ئیمکانیاتە گەورەی کە لە بەدەستیا بوو تەئسیر لە خەڵک بووتەوە بکات بتوانێت سەرنجی خەڵک ڕابکێشێ بەو شێوە توانی سەرکەوتن بەدەستبێنێ بەڵام ئەوەی کە جێی مەترسی بووە لە 4 ساڵ بەر لە ئیستەوە زۆرێک لە چاودێرانی سیاسی وەوانەی کەوا خەمی گشتیان هەیەوە لە خەمی ئایندەی مرۆڤایەتیدان ئەم ترسە لای زۆرمان دروست بووکە ترەمپێک کە بێ ئەوەی هیچ باگراوندێکی سیاسی هەبێ بێەوەی بۆ سەعاتێکی لە سیاست و لە حیزبایەتی و لە بەڕێوەبردندا کاری کردبیەوەکو دەزانین ترامپ بازرگانێکی نییە و بازاری عقارات و مڵک بوو لە ئەمریکادا و ئەو کارانەی کردووەوە پێشترەگەر لە هەندێک میدیا و لە وەرزش ئەواندا کاری کرد بە هیچ ئیلمام و ئیهتیمامێکی بە بواری سیاست و بەڕێوە بردن نەبوو ئەم کابرا لە پڕ هاتە ناو سیاستەوە و سەرکەوتنی بەدەست هێنا بە و سیستەمە هەڵبژاردننی کە لە ئەمریکادا هەیە کە هەمومان دەزانین ئەوەی کە لە ئێستادا لە چەند ڕۆژی ڕابردوودا بە زیاتر لە میدیاکانەوە بازدەکرێت و خەڵکی کوردستان و لەوانەیە جیهانی زیاتر شارەزایان لەسەری ئەو سیستەمەوەی کە دەنگدانی شعبی کە نەنووسێ ئەوەی کە خەڵک بێجگە لەوەی کەوا خەڵک ڕاستەوە خۆ دەنگ دەدا سیستەمی ئەلکترۆل کۆید هەیەکەوەی پێڵێن دەستی هەڵبژاردن ئەوەی کە پێک هاتووە لە 538 دەنگ کە
کاتی خۆی باوکە گەورەکانی دیموکراسی لە ئەمریکادا کە دوو ڕێی هاتە ئاراوە ڕێیەک دەیانویست کە هەر سەرۆک لە کۆنگریس یاتە لە ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکاوە هەڵبژێرێت کە ئەوە بە گوێرەی ویلایەتەکان دەگۆڕێ ئەم ویلایەتی کە دەنجی کەمترە ئەوەی کە زیاترە بەڵام لایەنێکی تر دەیانویستکەوە ئەنجومەنی پیران دەنگ بدات ئەنجومەنی پیران 100 ئەندامە 50 ویلایەتە هەر ویلایەتە بێ ئەوەی کەم و زیادی حسابکرێت دوو نوێنەری لە پیراندا هەیە ویستیان ئەوە سەرێ بەڵام ئەوانەی کە پیانەڵێن باوکەکانی دیموکراسی و داهێنانی سیستەمی دیموکراسی ئەمریکادا ئەم دوو سیستەمەیان دەمج کردووە کردیان بەیەکێ کۆنگرس و ژمارەکانی کۆنگریس و سەناتیان پیرانیاندا لە یەک و سێ نوێنەریان بۆ واشنگتۆن دیسی پایتەختدانا کە کردی بە 538 ئەمە دەنگدانێکی تر ئەکرێت لەناو ئەمەوە هەچەند ئەگەر لە ڕووی شعبی و جەماوەری دەنگدا ئەگەر لەمە 50 زائیدەیەک نەهێنێ وەکو ئەو جاری کە بۆ ترەمپ ڕوویدا ئیزە دەبینین لە هەڵبژاردننی 2016دا هیلاری کلینتۆن بە 3 میلیۆن لە پێش ترەمپەوە بوو بەڵام لە دەستەی هەڵبژاردنەکەدا دەنگی پێویستی هێنا ترەمپ زیاترین ئەو بە سەرۆکی ئەمریکا ئەم سیستەمە لە ئەمریکادا لە ئارادایە سپاس دەکەم دۆتەگرم وڵای بەڕێزت قسە لەسەرەوە دەکەین کە بۆچی لە کۆنیزیک نچکە 74 بە 7 میلیۆن بوو ترامپ 7 میلیۆنی هێنا بوو دەگرم وڵای و سپارت بە سازش نەکردنیشی مامۆستا دارا جەنابشتی بەخێر بەر لەوەی کە بچینە سەر مەسەلەی پیرۆزبایی سەرکردە کوردەکان دەمەوێت سەرنجی باڵش بزانم لەبارەی دۆڕانی ترامپەوە پێ وایە وا دەکات کە ڕەگەز پەرستی لەسەر ئاستی گیان کەم بێتەوە بەنای خۆی بەخشندە میهرەبان سپاس بۆ بەڕێستان و سڵاو و ڕێز بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام لە ڕاستیدا بخۆی ئەوەش پێم وایە گۆڕانکاریکی گرنگ بوو ئەم هەڵبژاردنانەی ئەمریکا لە بوارە جۆرا و جۆرەکان و کاریگەریشی لەسەر هەم سیاسەتی ناوخۆی ئەمریکا و هەم دەرەوەش دەبێ چونکە بە ئێمە بمانەیە و نەمانەوێ ئەمڕۆ ئەمریکا ڕاستە و خۆیان ناڕاستە و خۆ حاکمی دنیاە و کاریگەری لەسەر هەموو وڵاتانی دنیا هەیە و دەتوانێت فشار دروستکە و دەتوانێت گۆڕانکاری بکە ترامپ بەدەر لەوەی کە من پێم وایە سەرکەوتوو نەبوو بزنسمانێک بوو لە سیاسەتەکە شارەی ویست بزنس بکە کێشەی گەورەی بۆ ئەمریکا و هاوڵاتیانی ئەمریکی دروست کرد و نەیتوانی هەموو ئەمریکیەکان بە یەک چاو سیر بکە ترامپ لە ڕووی ئاینیەوە پیاوێکی ئینجیلی بوو هەر لە سەرەتاوە ڕوبەڕووی مسلمانەکان بۆەوە و بڕیاریدا خەڵکی کۆمەڵێک وڵات سەردانی ئەمریکانەکەن کە زۆربیان مسلمانشین بوون دوجاریش هەڵوێستی ئەو لەسەر ڕەگەزپەرستی زۆر ڕوون بوو و ئەو پشگیر بوو لەوەی کە کێشە ڕەگەزپەرستیەکان لە ئەمریکادا زیاد بکەن و ئەوەش کارەساتێکی گەورەی لە ئەمریکا دروست کرد لە جیاتی ئەوەی کۆمەلگای ئەمریکی زیاتر لێک نزیک کاتەوە وەکو باوکێک وابێ بۆ هەموو ئەمریکیەکان بەڵام لەمە شاپشێوی دروست کرد کە دەرەنجام ئەمریکا هەم لە ڕووی سیاسی و هەم لە ڕووی ئابوووریەوە زەرەدی لێ کرد بۆیە شکستی ترامپ وەکو سزادانێکی بوو لەسەر ئەو هەڵانەی کە کردی یەکێک لەوانە دروستکردنی کێشەکان بوو بۆ ناوخۆی ئەمریکیەکان و لەوانەش کێشەی ڕەگەزپەرستی بەڵێ زۆر باشە سەبارەت بە کورد ئێمە دەبینین کە دوای سەرکەوتنی بڵێن جۆ بایدن نامی پیرۆزبایی هەیە لەلایەن سەرکردە بەشێک لە سەرکردە حیزبەکانەوە و بە هاوڕێی خۆیان ناوی دەبن لە چیدا ئەوان یەک دەگرنەوە پێ وایە یەک ڕاستی هەیە بێ بزانین کە ئەمریکا و هەر وڵاتێکی تری دنیا کۆمەڵێک بەرژەوەندی خۆی هەیە بەڵام ئەمریکا بەدەر لە بەرژەوەندی وڵاتەکەی بەرژەوەندی ناوخۆکانی بەرژەوەندی دەرەوەشی بەلاوە زۆر گرنگەوە کوتمان ئەمریکا دەتوانین بڵێن لە دوای جەنگی جیهانی دووهەمەوە و دواتری لە دوای کۆتایی هاتنی جەنگی ساردەوە خۆی بە حاکمی دنیا ئازانێ و یەکجەمسەرانە بڕیاری داوە تەنانەت ئەمریکا لە بڕیارەکانی ئاوە تا گوێ بۆ وڵاتانی ئەوروپا ناگرێ و بۆ وڵاتانی ئەنجومەنی ئاسایش ناگرێ ئەمریکا پاشەکشەی کرد لە هەموو ڕێککەوتنە ژینگەیەکان ئەمریکا پاشەکشەی کرد لە پشتیوانی ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەمریکا بێ گوێدانە وڵاتانی دنیا بڕیار دەدا
و ئەو جەنگانەش لە ناوچەکانە دروستی کردوون و بەشداری تیا کردوون نەگەڕاوەتەوە بۆ ئەنجومەنی یاساییش ئەگەر گەڕابێشتەوە ناچاری کردوون کە لە بەرژەوەندی ئەمریکا بڕیار بدەن. لەبەرەوە بەرژەوەندی ئەمریکا لەوە گەورەترە. بەرژەوەندی ئەمریکا دۆستایەتی شخصی نازانێ. ئەگەر کەس ئەم ڕاستیە نەزانێ، خەڵکی کوردستان و سیاسەتمەدارانی کورد زۆر باش دەزانن ئەمریکا 46 سەرۆکی گۆڕیوە لە هەر 46 سەرۆکەکەی بەرژەوەندی ئەمریکا و گەلی ئەمریکا لەسەر و هەموو شتێکەوە بووە و لە پێناو بەرژەوەندی ئەمریکا درندانەترین شێوە مامەڵایان لەگەڵ نایارەکانیان کردووە بە بەکارهێنانی چەکی ئەتۆمیشەوە. ئەمریکا بۆ کورد بە درێژایی مێژوو نەک نەیتوانیوە هیچ بکە، هۆکاری سەرەکی لە باربردنی شۆڕشەکانی کورد بووە و باوەڕیشیان بە پەیوەندی شەخسی نییە. ئەگەر پەیوەندی شەخسی بووایە ئەبوو بەرپرسی کۆمپانیای ئەکسۆنمۆبیل کە بوو بە وەزیری دەرەوەی ئەمریکا یەکەم کەس بوو چونکە باشترین گرێبەستی نەوتی بەواندرا لە کوردستان دۆستی کورد بوو، دەبوو لە ریفراندۆمەکە یەکەم کەس بێ پشتیوانی بکە، بەڵام یەکەم کەس بوو دژی ریفراندۆمی خەڵکی کوردستان وەستایە و پێی وتن ئێمە پشتگیریتان ناکەین. دەو هەموو دۆستایەتیەی کورد بۆ ئەمریکا دەری بڕی. دوجار ترامپ پێوتین جنگاوەرێکی باشن، یعنی ئێوە بەس شەرکەرن لە پێناوی بەرژەوەندیەکە کە دەستانەکەوێت جەنگەکەن، بەڵام کاتە سەر بابەتە سیاسەکە کە پشتیوانی بوو لە کوردانی ڕۆژاوا، کە پشتیوانی بوو لە کوردانی باکوور، کە پشتیوانی بوو لە هەرێمی کوردستان لە باشوور، ئەمریکا نەک پشتی نەگرتین بەڵکو پشتیوانی بەغدای کرد، ڕێگای بە بەغدا و حەشتی شعبیدا بێتەوە نیوەی خاچی کوردستان داگیر بکە و دوجار زۆر بە توندی دژی ئەمە وەستایەوە. ئەوان هیچ بەرژەوەندی شخصی ناناسن. بایدن ڕاستە لەبەرەوەی دەمێکە لە سیاسەتە ئیشەکە زیاد لە 50 ساڵ لە مەدانەیە سیاسەکانی کورد دەناسێ، دۆست و ئاشنایە بە کورد و بە عێراقی و عێراقیەکان، بەڵام دوجار ئەو کاتە سەرۆک کۆماری ئەمریکا نەبوو، دوجار ئەو کاتە خاوەنی بڕیار نەبوو، ئەو کاتە بەرپرسیارەتێکی مەحدودی هەبوو. ئێستا ئەمریکا لەبەردەستی بایدنە، لەبەرەوە بایدن ئەو دۆستایەتیە لای ئەو هیچ نرخێکی نییە بەقەدەرەوەی بەرژەوەندی ئەمریکا هەیە. بابێ ئەمڕۆ بایدن باز لە دابەشبوونی عێراق بکە، بزانێت توانێت شتێکی وا بکە. با بایدن سەرکردەکانی کورد دەبێ باش بزانن چارەسەری دۆخی کورد، دۆزی کورد لە هەولێرە لە کوردستانە، نەک لە ئەمریکا و نەک لە ئەنقەرە و نەک لە تاران و بەغدا. ئەگەر لێرە پێک نێین، لێرە یەک ریز نەبین، لێرە حکوومەتێکی تۆکمە و بەهێزمان نەبێ، ئەمریکا ناتوانێت هیچ بۆ ئێمە بکات. چونکە ئەوەی ئەگەر کورد خەوبەوە ببینێ بڵێ بینە دەوڵەتی کوردی لەسەر دەستی جۆ بایدن، بەڵام دەوڵەتانی ترکە ڕێگرن لە بەغدا و لە ئەنقەرە و لە تاران هەرسێکیان بەرژەوەندیەکانیان بۆ ئەمریکا زیاتر و گەورەترە. لەبەرەوە جۆ بایدنەوە تا لە ڕێگاوە ئەوێ لەگەڵ ئێران نەوەیەک لە نێک نزیک بوونەوە پێکاتن بکە، دەیەوێ ئەو قابلۆ قابووریە لەسەر ئێران بە شێوەیەک لە شێوەکان لابە. ئەوان پێیان وایە دیموکراتەکان کە ئێرانێکی شیعە بمێنێ بۆ جیهانی سوننە و بۆ وڵاتانی عەرەبی باشترە وەک لەوەی نەمێنێ. دوجار ئەوان گرنگەکانی خۆیان کۆمەڵێک شتە لەم قۆناغەیە، ئەوان پێیان وایە کێشەی ناوخۆی ئەمریکا، یەخستنی ئەمریکیەکان و کێشەی کۆڕۆنا، دوجاری هەندێک کێشەی ترەیە وەکتمان کێشەی ژینگە و کێشەی تەندروستی جیهانی و کێشەکانیان لەگەڵ ئەوروپا، دواتر دێنە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست. بەڵام لەوێش بەرژەوەندی دەور دەبینێ. من پێم وایە بەرپرسانی کورد بەوە هیچ دڵخۆش نەبن، چونکە ڕابردوو دۆستی زۆر باشمانە بووە لە ئەمریکا، بەڵام کاتی پێویست هەڵوێستێکی زۆر نەرێنی و سەلبیان هەبووە و پشتیوانی ئەمان نەکردووە، بەڵکو دژایەتیان کردووی. سپاس دەکەم. دواتەگەڕێم بۆ لای بەڕێز مامۆستا کاک بورهامگەرم لای بەڕێز سەبارەت بەوەی کە هۆکاری ئەوەی کە سەر ڕای باز لەوە دەکرێت کە دۆناڵد ترامپ نائارامی دروستکرد لەسەر ئاستی جیهان وە لەسەر ئاستی بڵێن کۆمەڵگەی ئەمریکیش بۆ ڕەگەزپەرستی زیندووکراوەتە، بەڵام هێشتا هەر ئامارەکان لە یەکتری نزیک بوون. ئاماری دەنگدان ئەو 74 ملیۆن بڵین بایدن 7 ملیۆنی هێنابوو وەکو دەنگدانی گشتی بڵین. بەڵێ ڕاستە دەنگەکان و ململانیەکی زۆر سەخت لەم هەڵبژاردنەدا هاتە ئاراوە، ئەوەی کە لە 100 ساڵی ڕابردوودا ئەو نیسبەتی تایسە هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا وەکو باز دەکرێت بەشداری نەکردو، ئەوەی کە بەشداریان کردو، ئەوەی کە بەشداری کردووە لە 66 ئیقبال و خەڵک بۆ هەڵبژاردنەکان بۆەوە نیشانەی ئەو کێبڕکێ سەختەیە کە لە نێوان ئەو دوو ڕەوتەدا هەبوو، ئەو ڕۆتێکەوە ترامپ سەرۆکایەتی دەکاوە، ئەوەی کەوا
زیندوکردنەوەی نەعرات و ئیتنیکی و تائیفی و مەزهەبی لەون وەیکەوا لە ئەمریکا بە ساڵانێک و بە خەباتێکی دوور و درێژ ئەو دیموکراسیە کە من پێشتر ئاماژەم پێکرد لە ئەمریکادا هاتوۆتە ئاراوە پێش مەسەن 200 ساڵ ڕەشپێستەکان لە ئەمریکادا بۆیان نەبوو دەنگ بدەن تا ساڵی 1920 ئافرەتان لە ئەمریکادا بۆیان نەبوو بەشداری لە هەڵبژاردنە و دەنگدانا بکەن لە ئەمریکادا ئەمانە هەموو بە خەباتی مەدەنی و نیو سیکۆلار و مەدەنیەت ئەمانە توانیان ئەمانە بسەرپێندرێەوە گۆڕانکاری گەورە بکرێ ئێستا ترەمپ کە هاتووە لەسەر ڕوتێکی پۆپۆلیستی و کە جیاوازیکردن لە نێوان ڕەگەز و لە نێوان ئاینەکاندا کە نەک ئەمە لە ئەمریکادا پەرەی سندووە وە گەشەی کرد ئەم ڕەوتە کە دژی ئاشتی و پێکەوە ژیانی کۆمەلگای مرۆڤایەتیە ئەمە پەلی هاویشت بۆ وڵاتانی ئەوروپاش و بۆ ئەوروپەکانیش بۆ ئەوانەی کەوا لێ کار دەکەن زۆر بە باسی ئەوە دەکەن کەوا کاریگەری ئەم ڕۆتی ترامپیزمە لە ئەمریکاوە پەلی بۆ ئەوروپاش کێشاوە کاریگەری زۆری لەسەر سەرهەڵدانی ئەم ڕۆتە ڕاستیزمانە لە ئەوروپاشدا هەبووە بەڵام ئەوەی کە خۆشبەختانە کاتە ئارەوە دوایی منملانی نێوان ئەم ڕۆتەوەیەکەوە ئەو ڕۆتێکەوە هەست بە پێکەوە ژیان دەکا هەست بۆ دەکاکەوە میلەتان و ڕەنگە جیاوازەکان بەیەکەوە بژین و یەکتری قوڵ بکەن و جۆرێک لە جۆرەکان تەسامحی هەموو ئاین و مەزهەب و ڕەنگەکان پێ ئەوە سەرکەوت لە کۆتاییداوە ئەوەی بزانکەوە ئەم هەڵبژاردنەی ئەمریکا ینی بودجە و تەکلیفێکی زۆری باز لەوە دەکرێت 6 ملیار و نیو تەکلیفی کردووە سەرۆکایەتی 6 ملیار و نیو تەکلیفی کردووە ڕیکلام و بانگشتەکانی سەرۆکایەتی بە هەردوو کاندیدی کۆماری و دیموکراتەکانیشەوە زۆر باش بە سەبارەت بۆی کە تاکو ئێستاش هۆکارچێکە دۆناڵد ترامپ ئامادەنیە ینی دان بە شکستەکەی دابنێ یاخود بە دیاریکرای هۆکاری دۆڕانەکەشی چی بوو ئێستش بۆچی ئامادەنیە دان بۆ دابنێ کە دۆڕاوە بڵێن ئەگەر بەراورد لەگەڵ ترامپ و بایدندا بکەین سەیری باگراوندەکەیان بکەین و پێشتر بە جۆرەی تر باسم کرد بەس جارێکی تر کرد زۆرتر ڕوونتر بکەمەوە بۆ بینەرانی خۆشەویست ئەوەیەکەوە ترامپ کابرایەکە هیچ پاشخانێکی سیاسی معریفی قانونی نییە لە سیاست و لە منافەسە و ململانی حیزبایەتی و ڕکابەری ئەوان داگیناک تۆ گەر ئاوڕێک بۆ لە مێژووی ئەمریکادا بدەیت تۆ بزانی نەریتی هەزیمە و دۆڕاندن لە هەڵبژاردنەکاندا چۆن بۆ لە 100 ساڵی ڕابردوودا نەک پێشتری لە 100 ساڵی ڕابردووە هەموو ئەو کاندیدانەی کەوا لە هەڵبژاردنەکانە دۆڕاون دوای هاتوون وتارێکی تەنازولکردن و دەستبەرداریان کردووە لە دەسەڵات و پیرۆزبایان لە ڕکابەرەکەیان کردووە و هیوای سەرکەوتنیان بۆ خواستەوە داوایان کردو بێ بە سەرۆکی هەموو ئەمریکیەکان و تای هەڵبژاردن و ململانەکان وەلاوە بخرێەوە لاپەڕێکی نوێ دەستی بکە بەڵام ئەگەر بەراوردی منافسەکەی بە ترامپین کە ئێستا ئەم لێدوانانە ئەداوە پەنا بۆ دادگاکان دەباوە بڕیاری داوە کە سبەینێک کە دووشەمە دەکات لە دادگاکانە داوا قەید بکاوە بەڵام ئەوەی گرنگە بتوانێت ئەو بەڵگە و دوکۆمنتی پێویست دەسەر و پێشێلکاریانی کە باسی دەکات بیدا بە دادگاکان ئەگەر بتوانێت خەنعاتیان بکە وەری دەگرن وەکو داوا سەری دەکەن بەڵام بە پێچەوانەی ئەو ئەگەر دوکۆمنتەکانی لاواز بنوەشتی بەڵگەدار و مەلموسی تیانە بێ باوەڕ ناکەم دادگاکانی ئەمریکا ئامادەش بن سەیریکەن لە 100 ساڵی ڕابردوو هەموو سەرۆکان کە دۆڕاون تەنازولیان کە و تاریانەوە بەس ترامپ نەبێت ترامپ نەبوو یەک دوانێکی تریش بووە ئەوەی لە بینی نێوانی ئەلگۆر و بوشی لە ساڵی 2000 شتێک بوو بەڵام دوایی زوو حەسم کرا ئەوش وەکو ئاسایی بوو بەڵام ئەمە ترامپ تا ئێستا هەواڵەکان باز لەوە دەکەنکەوە میلانات ترامپی خێزانی وە کۆشنەری زاوای کە لە هەوڵی ئەوەدان قەناعەتی پێ بکەنکەوە واز لەو داعوا و ئەو ململانێ و لێدوانانە بێنێەوە تەنەزوڵ بکات بە کورتی سەبارەت بۆ هۆکاری بردنەوەی بایدن خاڵە سەرەکیەکانی چی بوون دواتر جێگەرە وڵات هۆکارەکەی چی بوو بڵێن خاڵە سەرەکیەکانی کە بایدن خاڵی یەکەمی بە تەسەوری من هەموو هەڵە و کەم و کورتەکانی ترامپ وای کردکەوە خەڵک لە دژی ترامپە دەنگ بۆ بایدن بدا ئەمە لەلایەک لایەکی تریشەوە شخصیەتی بایدن خۆی کەسایەتیەکی گرنگە لە 50 ساڵی ڕابردوودا یەکێک بۆ لە ڕقەمەکان لە ناو سیاسەتی 37 ساڵ لەسەر یەک بەس ئەندامی کۆنگریس بووە 8 ساڵ جێگری هەردوو دەورەکەی ئۆباما بووە پێشتر دکتۆرای هەیە لە قانونە مامۆستای قانونی دەستوریە و لەمانەش
بەهێزتر ئەم ژنەیە ئەم ژنە کامەلە هەرسیکەوە کە دایناوە بە جێگری خۆی ژنێکی ڕەشپێستە کە لە کچی مهاجرێکە دایکی هندیە و باوکی جامیکایەوە ئەویش بە هەمان مامۆستایەک و ئوستادێک و دکتۆرای لە قانونایە کەسایەتێکی زیرەک و ئافرەتیش ئەوە گرنگە تایس هیچ جێگری سەرۆکی لە ئەمریکادا ئافرەوەمانە خاڵی بەهێزن و خاڵی تریش زۆر ئەگەر دواترگرم بۆ لای بەڕز ماوەسەدارە بگرم بۆ لای بەڕزت سەبارەت بەوەی کە پێ وایە تا چەند بەشێک لە سەرکردە کوردەکان حەزیان کردووە ترامپ بمێنێتەوە بە حکومەوەی کە بازرگان بووە ئەوە باسشی لەوە دەکرێت کە سامانەکەی ترامپ ئێستا 3 ملیارە لە ناو کوردیشە هەر بازرگانی سیاسیمان نییە سامانەکەی لە ئەو زیاتر بێت. لە ڕاستیدا ڕاستە ترامپ بازرگانە و بازرگانێکی ناسرااو بووە و ئیشی لە بواری خانوبەرە و ئەمانە کردووە بەڵام لەبەرەوەی ئەمریکا دەستوری هەیە وڵاتی سربەخۆیە دوجار ترامپ نەیتوانی لە 4 ساڵ زیاتر بمێنێتەوە ئەبێ بگەڕێتەوە سەر بزنسەکەی خۆی و ئەگەر بێت و پارە و سامانی دەوڵەتی بە هەدەردابێ دەشدرێ بە دادگا جارێ باز لەوەی ترامپ چۆڵی ناکە و ناڕوا هەر نییە لە ئەمریکا ئەوە هەر قسەی ئەم چەند ڕۆژەیە ترامپ بڕوا و زۆر باشیش ئەو ڕۆژەی کە ناڕوار پۆلیسەکانی کۆشکی سپی گوێیەگرن بۆ دەرەوە خۆمە هەرێمی کوردستان نییە بەرپرسەکان کە ناشمێنن کە دەژمرن کۆشکەکانیان کەس بۆی نیە بچێتە ناوی ئەوە لەوە دەرچووە بەڵام ڕاستە منەمەوێ ئەوە بڵێم خەڵقی ئەمریکی من بە دیراسەی خۆم لەسەر خەڵقی ئەمریکا و بە بینینی ئەمریکا و بە لێکۆڵینەوە لەسەر کۆمەلگای ئەمریکی و تەنانەت ئینسان سەری فلیمە ئەمریکەکانیشکە خەڵقی ئەمریکا خەڵکێکن لە بابەتی ترامیان بەدڵە و بۆیش پشتیوانیان کرد و دەنگیان پێدا و ئێستاش نیوەی خەڵقی ئەمریکا دەنگی بە ترامپ داوە ئەمریکا وڵاتێکە تا ئێستا بە سیاسیەکان و ڕێکخراوەکان و ئەم هەموو هەوڵ و کۆششە هەیە بۆی چەک قەدەغەکەن نایانتوانیوە چەک لە ئەمریکیەکان قەدەغەکەن هەموو تا چێک لە ماڵەوە وەکو چۆن لێرە مۆبایل یەک و دوانوسیانی پێ خەڵک ئاوا چەکی هەیە لە ئەمریکا ئەلمیم ملەتی ئەمریکا وایە بەڵام ئەمان دەوڵەتن دەستوریان هەیە لە کوردستانە ئێمە دەوڵەتمان نییە ئێمە دەستورمان نییە ئێمە لە هەرێمێکان بەرپرسەکانمان خۆیان بزنسمانن بە سیاست بوون بە بزنسمان نەک بزنسمان بووبن و بێن سیاست بکەن ئەمە جیاوازیەکەیە لە پەنای سیاست و دەسەڵات وەرگرتنەوە بوونە خاوەنی پارە و سەرۆت و سامانێک هەموو بزنسمانەکانی ئەمڕۆ لە کوردستانە کە ئیشی سیاسە دەکەن پێشەوەی هاتوونە ناو سیاست خاوەنی دۆلارێک نەبوون ئێستا خاوەنی سەدان ملیۆن و ملیارن بە سیاسەتەکە خۆیان دۆڵەمەند کردووە بەس ترامپ پێشتر خۆی بزنسمانێک بۆ جارێکترە گەڕێتەوە ئەمەی ئێمە کارەساتە کە سیاسەتەکە لە پێناوی بزنسا بووە بەس ترامپ ئەیویست بزنسەکەی لە سیاست لە خزمەتی ئەمریکایە بێ بۆیە چۆن کاتی خۆی بزنسیە کرد کە هاتە سەر حکم داوای لە هەموو وڵاتانە کرد کە ئەمریکا هاوکاریانەکە لە وڵاتانی کەنداوی عەرەبی کۆریای باشوور یابان و هاوشێوەکانیان کە بێ پارە بدەن پارەشی لێ سندن باشکرا کە پێشتری هەرداویانە بەس ئەم ڕاستە خۆی ود لە پێناوی پاراستنی ئێوە ئێمە مەسرفمان هەیە ئێمە ئەمریکا خۆی خەڵقی ئەمریکا بەکوژەدرێ لەبەرەوە بێ پارە بن چەندجار جارەیە و سعودیە عەرەبیە شوتپەیە بێ پارە بدە وەکو یانە پێکردن یعنی پارەی پایە کرد بۆ وڵاتەکەی و سەدان ملیاریی کۆ کردەوە سەدان ملیار چەکی فرۆشتووە بە قەتەر و ئیمارات و سعودیە دوایەوەی بە شەڕیدان ئێستاش لە شەڕی ئەمەنا سعودیە بەردەوام چەک لە ئەمریکا کرێ کە شەڕێکی دۆڕاوە بزنسەکەی لە پێناوی وڵاتەکەی بوو کارچەنەرەوە دیموکراتەکان لە ئێستاواڵێن ئێمە هی بە هیچ شێوەیەک نامانەوە شەڕە بەردەوام بێ هاوکاری سعودیە ناکەین ئەوەش بابەتێکی ترە گە قسەی لەسەر بکەین بەڵام برادەرانی ئێمە لە کوردستان بەڕاستی سیاسەتەکان بۆ بزنسە بزنسەکەش بۆ گیرفانی خۆیان هیچی بۆ بەرژەوەندەی کوردستان نییە باشە زۆر بە کورتی دواتیشە دەگرمەوە لای بەڕێزت پێ دوایە لەبری پیرۆزباییکردن و بڵین ناوێنانی باید وەکو هاوڕێی خۆیان سەرکردە کوردەکان باشنی هاوڕێک لە خۆیان بدەنەوە واز لە قۆڕخکاری کورسی ئابووری بڵێن دزینی نەوت بێنن بە کورتی بێ دواتیش دەگرمەوە لای بەڕێز ئەزانچی منەمەوێ ئەوە بڵێم برادەرانی ئێمە زۆر بە هەڵایە چوون لە سیاسەتی ئەمریکایە ئێمە دایان نمونەمان هەیە برایەتی و هاوڕێیەتی و دۆستایەتی نییە لای ئەمریکیەکان بەرژەوەندی وڵاتەکە هەیە
و برادران ئێمە لە جیاتیەوەی هیوا بەوە هەڵچنن بڵێن بایدن دۆستی ئێمە ئیشمان بۆکە بێبێن ناوماڵی کورد ڕێکخەنەوە کێشەکانی ناو خۆمان چارەسەرکەین یان ئەگەر هاتوو مەجلیسی ئەمن ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی بە ئەمریکاشەوە کە ئەندامێکی کارا و کاریگەرەتیە بڕیاریاندا کوردستان دەوڵەت بێ بەس ئەم دەوڵەتە کێ بەڕێوەیە بە کوا بنەماکانی بوونی دەوڵەت کوان ڕێکەوتنی حیزبەکان کوان چارەسەری کێشەکانی ناوخۆمان لەبەرەوە بۆیە ئاڵم چارەسەری کێشەکانی خەڵکی کوردستان لە کوردستان و هەولێرە لە ئەمریکا نییە و پارە و داهاتی کوردستانیش لەم وڵاتەیە لە ئەمریکاوە نایە و بەڕێوەبردننیشی بە خەڵکی کورد دەکرێت بە ئەمریکا ناکرێ بۆیە لە جیاتی دڵبەوە خۆشکەن با بێن ئاوڕێ لە خۆمان دەنەوە و لەسەر مێزی گفتوگۆ دانیشین چارەسەری کێشەکانی خۆمان بکەین و بەدەم خەڵکی کوردستانەوە بچین حکوومەت و دەوڵەت و میلەت ئاشتکەنەوە جارێککە پێکەوە ئەمە سەرکەوتنە بۆ کورد نەک دڵخۆش بوون بەوەی بایدنێک دەرچووە کە بایدن کێشەی زۆری هەیە لەوانەیە کۆتاشت ئەوە بێ ئاوڕێ لەوە باتەوە بارودۆخی کوردستان و ناوچەکە چییە؟ بەڵێ سپاس دەکەین بەڵێ بینێرانی بەڕێز ناوپڕێکی کورت و دەکەنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ڕاستە هەستی دایک بوون زۆر جیاواز و چێژبەخشە بەڵام بەرپرسیارەتێکی قورسیشە ئەرچی دایک پاراستنی تەندروستی و گەشەکردنی منداڵەکەیەتی باشترین خۆراک بۆ منداڵەکەی شیری دایکە بەڵام لەبەر هەر هۆکارێک دایک نەتوانێت لە شیری خۆی بە منداڵەکەی بدات باشترین جێگرەوە کۆنفیلاکە چۆن زۆپای ئەسڵی تۆیۆتۆمی تۆربۆ یابانی دەناسرێتەوە وشەی تۆربۆ ناوی مارکەکە نیە ناوی مارکاستەیەکە تۆیۆتۆمی و ئێستا لە عێراق و کوردستان بە تۆربۆ ناسراوە و هەربەم هۆیەوە دەرفەت بۆ ساختی ئەم کاڵایە لە بازاردا زۆر بووە و بە ناوی تۆربۆ لە وڵاتانی تر ساختە دەکرێت بۆیە پێتان ڕادەگەیەنین کە تەنها وشەی تۆیۆتۆمی مارکە ئەسڵیەکەیە گەرانتی 3 ساڵی لەگەڵدایە بە تەنها زۆپای تۆیۆتۆمی فتیلەکەی سیڵقی هەیە کە بەشی 3 ساڵ دەکات زۆپای تۆیۆتۆمی یابانی مۆدێل RC37 ئارانی و دڵنیایی ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە بشاری نینی تامێکی لە یاد نەکراو تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕێز کاک بوران سەبارەت بە یەکەم کاری بایدن ئەوەی کە ڕاگەندراوە یەکەم کاری چی دەبێ دوایەوەی کە دەچێتە کۆشکی سپی بڵێ یەکمان هەرچەند هێشتا نزیکی 3 مانگی ماوە تا ترامپ تا 21 2021 یاڵا 4 ساڵەکەی تەواوەکە و دەورە یاسایەکەی تەواو ئەبێ بەڵامەوەی کە باز دەکرێت ئەوەیە کە بایدن ئێستا هەموو بزانین وەکو چۆن هەموو جیهان ئەمڕۆ گیرۆدەی دەستی ڤایرۆسی نەگریستی کۆڤید 19 بووە ئەمریکاش یەکێکە لە وڵاتانی کە لیستی یەکەمایە بۆ توش بوون بۆەوە ترامپ تەعاملێکی زۆر هەڵەی لەگەڵ ئەوەدا کردو هەمومان لەبیرمانە هەوڵ جارە سەرەتایی ڤایرۆسەکەدا گاڵتەی پێدەهات و بە درۆی دەزانی و دەوید ڤایرۆسە چینیەکە و تەنانەت بایدن دەها هەڵمەتەکانی بانگەشتەوتی تۆ ڤایرۆسی بردە ناو کۆشکی سپیەوە ینی ئەوەنە بڵاوە پێکرد لەبەرەوە یەکەم کاری جۆ بایدن ئەوە دەبێتەوە هەر لێ سۆبازەوەتێکەکە لەگەڵ ڕاوێژکارەکانیدا لەگەڵ ئەوەدا بنکەوە چۆن پلانێکی خێرا و دەسوبردابنێن بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی
کۆڤید 19 کە تەنگی بە هەموو ژیهان و بە ئەمریکیەکانی شەڵچنی ئەمە کارێکی بە پەلەیانە بێ دوای ئەوە ئێتەوە سەر هەموو ئەو کارانەی وکەوە کە ترەمپ کردوێتی وەکەوەی دەڵێن وەکو دەڵێن ترەمپ ئەوەنە کاری هەڵی کردووە بایدن بەس فریای ئەوە دەکەوێت وەک خۆی لێ بکاتەوە هەموو سیستەمی ئەمریکای و سیستەمی بەڕێوەبردن و پەیوەندی نێودوڵەتەکانی هەمووی تێکداوە تا چەندێک بڵێن گەڕانەوە بۆ ڕێکەوتنی کەشووە پاراستنی کەشووە شتێک کرد لە کار لە پێشینەکان و یەکەمەکانی بڵێن یەکێت لەو ڕێکەوتنانەوە ڕێکەوتنامەی پاریسەوە کەەوە ڕێکەوتنێکی گەورە لە نێوان وڵاتە گەورە بازرگانیەکانی دنیادا ئیمزا کراوە کە بەروەگرتنە بە زاهیرەی دیاردەی پاڵەپستۆی حراریەوەی احتیباسی حرەبی پێدەڵارێکە تەبقەی ئۆزۆن تۆ دەکاوکەوە ئیمکانیات و پارە و بودجێکی زەبەلاحی دەوێ بۆ پاراستنی ژینگە و بەرگرتن لە احتیباسی حراری کە ئەمە ترەمپ بە ئاشکراوتی ئەمە درۆیەکی گەورەی ئەوروپیەکان و شتیوان نییە ینی غەڵەتی گەورەی بایدن لە بەرنامەکەی دا یەکەم هەنگاو ئەگەڕێتەوە بۆ ئەو ڕێکەوتنە و ئەوەیە کە لە منەظەمەی سەحەی عالەمی کە سەر بە UN ئەمریکا پاشەکشەی لێکرد و هەموو یارمەتی و کۆمەکانی خۆی بۆ ئەو ڕێکخراوەستان بایدن بڕیاری داوە بۆ ئەمەش بگەڕێتەوە ڕێکەوتن نامەی 5 زائدە یەکی ئەتۆمی کە لەگەڵ ئێرانەکانە باز لەوە دەکرێن عین نەگۆ خۆی بەڵام ریفۆرم بکرێ بە جۆرێک لە جۆرەکان بۆ ئەوەش بگرێتەوە ترەمپ بایدن باسی ئەوەشی کردووە لە هەڵمەتەکانی بانگشەدا بەڵام ئیسرائیل تەدەخولی کردو دوێنێ نەتەنیاهۆ لەگەڵ بایدنە تەلەفۆنی کردو نازانم لەسەر ئەوانەی چۆنێتی گەڕانەوە و دەستوکردنی لەگەڵیان ئەمە لەوانەیە ئەوە بە ئاسانی نەکرێ بەڵام ئەو لە هەڵمەتەکانی بانگشەدا بایدن ئاماژەی بەوەش داوەکەوە بۆی بگەڕێتەوە زۆرێکی تر لە ڕێکەوتنی تر و ئەوانێک لەسەر ئاستی جیهان ترەمپ لی گەڕاوەتەوە بەڵام بایدن هەوڵی ئەوەدا دەبێتەوە سیستەمی و هەڕەشەی ئەوەیە کرد لە حلفی ناتۆش بگرێتەوە ینی هەموو هیچ ئیلتیزاماتەکان لە بەرامبەر نەتەوە یەکگرتوەکان کە بەرامبەر لاجی فەڵەستینیەکان کە منەظەمەی ئێنۆرەکە لە دوای 48ەوە ئەمریکا کۆمەڵێکی ساڵانەی بۆ پەناهەندە فەڵەستینیەکان ئەوانەی هەموو بڕیوە بەڵام بایدن بڕیاری داوە بە هەموو ئەماندا بچێتەوە بە تەعامل وەکو کۆزوەران کە پێشتر حەوت وڵاتی مسلمان بەڵێ یەکێکی تر لەو ئیجراعاتانەوە بووکەوە هەموو ئەو وڵاتانێکەوە باگراوندێکی ئیسلامی و دینیان هەیەکەوە هەمووی منعی سەفەر و هاتوچۆکردنی بۆ ئەمریکا لێ قەدەغە کردوون تەنانەت زۆرێک لەو قوتابیانی کە من ئاگادارم لەم وڵاتانی خۆمانەوە کە لە خۆناغێکی تەواوکردنی خوێندنەکانیان بوون ڤیزەی چوونە ژووریان بۆ ئەمریکا لەسەر ئەمری ترەمپ پێ نەدەدرایسە بایدن هەموو بەڵێنی داوە کە هەموو ئەوانە چاک بکاتەوە بیوەکو جارانی لێ بکاتەوە کە ئەمە دەستکەوتێکی گەورەیە بۆ مرۆڤایەتی وە ترەمپ لە بەرامبەر ئەم هەڵە گەورانەیە کردی خۆشبەختانە ئاکامی هەڵبژاردنەکانە هەموو ئەو جالیە موسڵمانانەی عەرەبانەی کە لە ڕەگەز و ڕەنگەکانی ڕەش هەموو پێکهاتەکانی تر لە ئەمریکادا هەر هەمویان دژی ترەمپ دەنگیانداوە پشتیوانیان لە بایدن کردووەکەوە ئەمە بە ئاگاهاتنێکی تری ئەو خەڵکانیەکەوە جوداخوازی و عنوسریەت لە ئەمریکادا بمشتەوە جارێکی تر سەر هەڵنداتەوە ئەمە کارێکی گرنگە. سپاس دەکەم مامۆستادارە بگەڕێم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە زۆر جار بڵێن بەرپرسانیێرێن دەڵێن پەیوەندیەکی باش لەگەڵ ئەمریکادا هەیە بۆ پەیوەندی کورد و ئەمریکا ئێستا کورد پێدوایە لەکوێی سیاسەتی دەرەوەی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکادا یاخود بۆچی ئێمە دەبین زیاتر لە سەراسی میدیای ئەمریکیش ئێستا قسە زیاتر لەسەر بڵێن ڕۆژاوای کوردستان باکووری کوردستانە بۆچی تەرکیزەکە زۆر لەسەر باشووری کوردستان نییە؟ لە ڕاستیدا وەکو پێشتریش وتم ئەمریکا ئەمڕۆ خۆی بە خاوەنی سیستەمی نوێی جیهانی ئەزانێ ئەمەش وای کردووە کێشەکانی ئەمریکا لاوانەیە بچووکترینیان کێشەی کورد بێ کارەکانی جۆ بایدن لە حکوومەتی نوێی ئەمریکا لە پێشا کێشەکانی ناوخۆی ئەمریکایە دواتر کێشەکانی دەرەوەی ئەمریکا کە هەندێکیان باس کران دواتریش ئەگەر بێتە سەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست باز لە کێشەی عێراق سووریا تورکیا هەموو ئەمانە کرێ لە ناو ئەوانەشدا کێشەی کوردێتە پێشەوە بەس جارێکتر یەبێەوە بڵێن ئایا لە بەرژەوەندی ئەمریکایە بێ دژایەتی تورکیا و ئێران و عێراق و سووریا بکە بۆ کورد من پێم وانییە بە بۆچوونی خۆم چونکە ئەوان بەرژەوەندیەکان دوجار بەرژەوەندی بڕیار دەدا سەبارەت بە باشووری کوردستان ئێمە لە ناو خۆمان کێشەمان هەیە لە هەرێمی کوردستانە
پێشەوەی داوای کۆمەک و یارمەتی لەوان بکەین ئێمە خۆمان ناتوانین ئیدارەی خۆمان بکەین بەڵام بۆ باکوور جیاوازیەکە لەوەیە بایدن لە هەڵمەتی هەڵبژاردن و پێشتری شاباسی لەوە کردووە کە دەبێت سنوورێک بۆ پاوانخوازی تورکیا دابدرێ ئەمە بەڕای هەندێک لە لێکۆڵەرەوەکان ئەوەیە کە زیاتر گرنگی بە کێشەی کورد دەدا لە باکوور و فشارێکی زیاتر دەخاتە سەر تورکیا هەرچەند من بۆچوونی من وانە بە بۆچوونی من بایدن و ئەمریکا ناتوانێت لەم قۆناغە داواز لە تورکیا بێنێت تا بەدیلی تورکیا لە ناوچەکە دروست نەکا چونکە تورکیا موقعێکی زۆر گرنگی هەیە بۆ ناتۆ بۆ ئەمریکا بۆ ڕۆژاوا بەگشتی یعنی وازیێنان لە تورکیا دژایەتی تورکیا پێم وابێ ئەستەم بێ لەم قۆناغە بەڵام یەکێک لە کارە گرنگەکانی بایدنەوە بیکا ئەوێ زۆرێک لە بڕیارەکانی ترامپ داوێتی هەڵی وەشێنێتەوە ئەکرێ ئەمانە بەشێکی لە بەرژەوەندی خەڵقی کوردستان بێ ئەگەر خەڵقی کورد خۆی بیەوێەوە بە لێزانانە مامەڵەی لەگەڵا بکە ئەمە گرنگە چونکە گەڕوا نەکا وەکوتم بەرژەوەندی تر هەیە دێتە گۆڕێ کە لەم کاتایە کورد هیچی بۆ ناکرێ و بە بۆچوونی من زۆرتریش فعلەن ئەگەر کوردانی باکوور بیانەوێ لە ڕووی سیاسی بێنە پێشەوە ئەمەش گرنگە و سیاست بکەن و بیانەوێت دۆستایەتی ئەمریکا بکەن بەرژەوەندیەکانی ئەمریکا بپارێزن کە من پێم وایە ئەمریکیەکان لەگەڵ خەباتی چەکداری نین بە هیچ شێوەیەک هەردوو حزبی دیموکرات و کۆماریەکانیش دیموکراتەکانیش لەگەڵەوە نین پەکەکە بەو فۆرمەی ئێستای بمێنێتەوە ئەگەر ئەم گۆڕانکاریانە ببێەوە لە بەرژەوەندی ئەوانە کە من ئەوەش باستەمە بینم یعنی لەم قۆناغەدا ئەوەش ئەستەمە بەڵام دوجار سەرۆکێکی تازە هاتوتە پێشەوە تێڕوانینێکی تازەی هەیە بۆ ناوچەکە حتمما پلانێکی تازەی پێیە دەبێت بەرپرسانی کوردیش وا مامەڵە بکەن کە سوود لەو گۆڕانکاریانە ببینن کە لە ناوچەکە بەزەگەر ئێمە خۆمان نەبین جارێکتری لێم گریمان بڕیاریاندا عێراق پارچە پارچە بکرێت بەس کورد لەم بارودۆخە ئایا توانێت دەوڵەتێک دروستکە و سەرپەرشتی بکە و ئیدارەی بکە و بەڕێوە بەرێ و سربەخۆبوونی بۆ کرێ لە کاتێکا ئیدارەی هەرێمێکی پێناکرێ ئەمە کێشەکانی ئەمەیە ئێمە لە ناو خۆمانە کێشەکانمان هەیە لە ناو پارچەکانی کوردستانە کێشەمان هەیە مەترسی شەڕی ناو خۆمان هەیە هەموو ئەمانە ڕێگرە لەوەی کە سەرۆکی تازای ئەمریکا گەر بیەوێ کە من پێم وایە ئەوەی ئیحتیمامی بە ناوچەکەی ئێمە دواشتە ئەخیرشت دێتەوە سەری ئەگەر ئاورێک لە ئێمە و منتیقەکە باتەوە بێمە خۆمان ئامادە بین بۆی کە چۆن سوود لەو گۆڕانکاریانە دەبینین کە لە ناوچەکە ڕوەدا باشە تا چەند پێ دوایە مامۆستا بەهۆی ئەو گەندەڵەی کە هەیە لە هەرێمی کوردستان بەهۆی مەلەفی مافەکانی مرۆڤ کە دەستگیرکردن هەیە هەروە بۆی بڵێن دەست بەسراگرنی کورسی لە ئاسی نێودوڵەتی و لە ئاسی بڵێن وەکو شەقام وەکو میدیاش خوێندنەوەیەکی خراپ بۆ ئیدارەی بڵێن کوردستانی عێراق هەیە والله من حەزەکەم لەوایە واقع بین واقعەکە ئەوەیە واقعانی خوێندنەوەی سیاسەتی زلهێزان لە دنیا و ناوچەکە من هەر باوەڕم بەو دیموکراسیەتە نییە پێشێلکاری مافی مرۆڤ لە ئەمریکا هەیە تا ئێستا لە ئەمریکا ڕەشپێستەکان وەکو پێویست مافەکانی خۆیان وەرنەگرتووە لە هەموو ئەمریکا 46 سەرۆکی گۆڕیوەیەکێکیان ئافرەت نییە ئەمریکەکان خۆیان باوەڕیان بەوە نییەشن سەرۆکێکیان بێ لەبەرەوە ئەوەش ناڕاستە و خۆ پێشێلکاری مافی مرۆڤە لە ئەوروپا پێشێلکاری مافی مرۆڤ هەیە ئافرەتێک بۆی هەیە ڕوود بێ بەڵام ئافرەتێک بۆی نییە خۆی حیجاب بێ خۆی داپۆشێ کە مافەکانی مرۆڤ لە ئەوروپا زۆر لە پێشەوەن لە ئەوروپا ئێستا مزگەوتەکان داخرن کە ئەمە پێشێلکاری مافی مرۆڤە تۆ توانی تیرۆر سنووردارکەی بەس نەک شوێنی پەرستگا و خواپەرستی مافی مرۆڤ لە وڵاتانەی ئێمە هەربوونی نییە زلێزانی دنیا هەر پشگیریان کردوون لە عەرەبستانی سعودی مافی مرۆڤ نییە ژن بۆی نییە ئۆتۆمبیلیش لێ خوڕێ بەڵام ئەمریکا هەر پشگیریەکە لەبەرەوەی بەرژەوەندیەکانی لەگەڵەوە کاتێک کە بەرژەوەندیەکانی چ لەگەڵ ئەمریکا نەبوو ئەگەر هەموو مافەکانی مرۆڤیشت پاراستە بێ دۆستی ئەمریکانی ئەمریکا نایە بە کورد بڵێ مافی مرۆڤ بپارێزە ئەڵێ کوا بەرژەوەندیەکانی من کوا نەوت بۆ من کوا داهات بۆ من بیر لەما کاتەوە بیر لەوەش دەکاتەوە تا چەند تۆ ئیدارەی خۆتت پێدراوە ئەمە بە شێوەیەکی گشتی چکە سیاست
وا ئەخوازێ مافی مرۆڤ وا ئەخوازێ کە کورد ئەمانەشی نەکردووە یعنی کورد پێشێلکاری مافی مرۆڤی کوردەوە کورد ئیدارەیەکی سەرکەوتووی نەبووە کورد لە کۆڕێپشن و گەندەڵیان لە پێشەوەی هەموو دنیاە کورد نەیتوانی وە ئابووری وڵاتەکەی ژێرخانێک بۆ خۆی دروستکە جگە لە بەهەدەردانی ئەم هەموو ملیار دۆلارە کە پارەکانیان هەرە زۆری بە شێرە زۆری لە ناو بانقەکانی ئەمریکایە بەڵام بەرپرسانی ئەمریکا ئامادە نین ئەمە بڵێن یا ئەم پارانە بلۆک کەنیابی گەڕێنەوە چونکە بوونی پارەکان لە ئەمریکا بوونی سەرمایە گوزاری بەرپرسانی کورد لە ئەمریکا لە بەرژەوەندی ئەمریکایە ئەمریکای پێدەوڵەمەند دەبێ بانقەکانی ئەوروپای پێدەوڵەمەند دەبێت لێ بێدەنگ بووە لەو ڕۆ بایدنیش بە هەمان شێوە بینم پێم وانە بێ بەرپرسانی کورد محاسبە بکە لەسەر گەندەڵیەکانیان دوجارە بێ خەڵقی کوردستان ئەو بەرپرسانە محاسبە بکە ئەگەر ئەوان نایکەن مەگەر ئەو ڕۆژەی کە خەڵک ڕاپەڕێ لێیان ئەمان ڕۆڵیان نامێنێ ڕائەکەن وەکو سەدام وەک قەزافی وەکو هەرێکێک لەو گەندەڵانەی تر کە ڕۆژیان نامێنێ و کاتە پارەکانیان بلۆگەکرێ و ئەمریکا بە مەرج لەگەڵ بەرپرسەکانی ئایندا ئەو سەرەت و سامانە گەڕێنێتەوە بۆ وڵاتەکان و کۆی لە عێراق کردوێت بەڵێ سوپاس دەکەم کاک بورهان کرێم وڵای بەڕست کاتیشمان زۆر کەمە بەست سەبارەت بەوەی کە بەڕێز وتت لە 2021 بڵێن دەبێت جۆ بایدن دەست بەکار بێت بەڵێ ئەی وەکو دەسەڵاتەکانی دەسەڵاتی زۆری هەیە سەرۆکی ئەمریکا بڵین کێسە جۆ بایدن سەرکەوتنی بەرەسێناوە لێگومان بیستانی وەڕۆی 21 ترامپ ویلایەتەکەی کۆتایی پێدەوە سەرۆکی تازە دەست بەکارە بێ بگومان بە ئەمریکا وڵاتێکی مؤسسات و سیستم و قانونەوە هەموو دەسەڵاتەکانی تەشریعی و تەنفیزی و دادۆری هەمووی جیاکراتەوەی بەریەکەوتنێکی وا لە نێوانیان نابی ئەوەی کە دیارە سەرۆکی ئەمریکا سەرۆکی دەسەڵاتی تەنفیزی و جێبەجێکردنە لە وڵاتە فەرماندەی گشتی هێزی چەکدارە هێزە چەکدارەکانی وڵاتەکەیە کە بتوانێت بڕیاری شەڕ و ئاشتی بدا بە موافقەت و ڕەزامەندی کۆنگرێس و ئەوەی کە دەسەڵاتی ئەوەی هەموو وەزیرەکانی کابینەکەی خۆی دیارەکەوە عەرزێک کاتە سەر کۆنگرێسە ئەوان دەنگی لەسەر بدەن هەروەها ئەندامانی دادگا فیدراڵیەکان ئەوانە هەموو لە سەلاحێتی ئەوە دیاریانەکاودایانی و دوایی کۆنگرس دەنگی لەسەر ئەدات دەسەڵاتی هەیە کە بەرپرسی یەکەمی سیاسەتی دەرەوەی ئەمریکایە سیاستی ڕسمی سیاسەتی خارجی ئەمریکا دەکا بەڵام هەموو شتانە طبعاً لەگەڵ کۆنگرس کە لژنەی خارجی هەیە قونسڵەکان باڵێۆزەکان هەموو چۆندان لێمانە هەموو لە سەلاحێتی خۆیەتی بە ڕەزامەندی کۆنگرس و وەزارەتی دەرەوە هەموو ئەمانە ڕێک دەخرێەوە لە کۆتاییشدا دەسەڵاتی ئەوەیە لێبوردنی گشتی بدایان بۆ ئەوانەی کەوا تاوانێکی باشە بەس زۆر بەکولی سەبارەت بە بڵین جۆ بایدن و سیاسەتی بەرامبەر بە عێراق و سووریا و ئێران و تورکیا پێ دوایە کورد هەر لە چوارچێوەی ئەو وڵاتانەدا دەبیننەوەن شتێک نیە چکە زۆر ئەوانەی کە شارەزای کاروباری ئەمریکان دڵێن شتێک نیە بە ناوی کورد لە استراتێجیتی دەرەوەی ئەمریکا بەڵکو تۆ لە چوارچێوی عێراق دەبینن و بڕوان وایە کە دەبێت تۆ لە چوارچێوی وڵاتانە مافەکانی خۆت بەدەستبێن بەڵێ ڕاستەوە کورد وەکو دەڵێن فاکتەرێکی نادەوڵەتیە چونکە دەوڵەتی نیە هەر لە چوارچێوەی وڵاتەکاندا تعاملی لەگەڵدا دەکرێەوەی لە عێراق هەر وەکو هەرێمی کوردستان لە چوارچێوەی عێراقدا باسی دەگەڵ دەکرێ بەڵام لەوانەیە لە سووریا بەنەوەیەکی تر بێ ئێستا لە سووریا خۆ ڕژێمی ئەسەد وڵاتێکی نظامێکی منبوز و ڕەفسکراوە لە نێوان لە کۆمەڵگەی نێودەوڵەتی وەڵامانەوە تا لەگەڵ هەستەدا و لەگەڵ ئیدارە خۆ بەسەر سەرەکەی ئەوێدا تعامل دەکەن و هێزی ترامپ شەرۆک و جەنگاوەر و وەکو ینی دەی و پارەمان پێداون و شەریان کردووە و جارێک باسی وکە کە سنۆکیش نێمە فڕۆکەکان هەموو شوێنەکان ینی لە ناو دەبێ اینجا دەوەش خراپدیوتی لە جەنگی جیهانی دومیدا و شەڕی نەرمەدیا کورد پشتیوانی ئەمریکەکانی نەکردووە نەزانێت کە کورد دەوڵەتی نییە و جەیشی نییە بەڵام بە هەر حاڵ یعنی پێ دوای ساوان تەرکیزەکان زیاتر لەسەر ڕۆژاوی کوردستانە نەک باشووری کوردستان لە میدیا و لە کۆنگرێ زمانەکان و ئەوانەشیان خۆی لە باشووری کوردستان و عێراق ئێمە وڵوانەیە وەزع و بارودۆخی ئێرە لە هەموو شوێنەکانی تر باشتر بێ سەر ڕێوانەی کە مامۆستادارا باسی کرد و کەم و کورتی ئەوانە بەڵام ئێمە وەکو کەیان
کوردستان و قواری هەرێمی کوردستان هەرێمێکی فیدراڵین لە چوارچێوەی عێراقدا و دەستوری عێراقدا تەسبیت کرا بەگەر خۆمان زانا و دانا و لێ هاتووبین دەتوانین ئەمە بپارێزین و مادەی 140 جێبەجێ بکەین پێشی بخەین توانین مافەکانمان دیاری کراوە نەخشەڕێگای تایە مادەی 140 ئەگەر کورد توانا و ئیرادە ئەتوانی هەمیجێ بەڵام مشکلەی باکوورە ئێستا لە باکوورە ترەمپ بایدن بەڵێنی ئەوەی داوەکە لەگەڵ ئۆپۆزیسیۆنی تورکیادا یعنی بە تورک و کورد و بە هەمیەوە یارمەتیاندا بۆی کۆتایی بە دەسەڵاتی ئەردۆگان بێنن ئەوانە هەنگاوی گرنگە بە کاری دەسەر. سپاس دەکەم زۆر سپاس بۆ بەرزان پوران شێغڕەوف نووسەر و چاودێری سیاسی لە سپۆری سەرەکی هەروە لە سلێمانیەوە دارا محەممەد ئەمین ئەندامی پێشووی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان. سوپاس بۆ بینەرای مەرە سوپاس بۆ هاوکاران تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ.